لە میانی بەشداریکردنی لە کەرنەڤاڵی سەرخستنی کاندیدانی کۆمەڵی دادگەریدا لە سلێمانی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان لەسەر گرنگی بەشداری هاوڵاتیان لە پرۆسەی هەڵبژاردندا باز لەوە دەکات دەنگدان ئەرکێکە لەسەر شانی موسڵمانان و پێویستە هەمووان بەشداری بکەن. هەڵبژاردن کە دەکرێت بۆچی دەکرێت؟ بۆ ئەوە دەکرێت کە لە ڕوانگەی ئێمەی موسڵمان و دیندارەوە کە ئەم ئاەتە مبارەکە جێبەجێکەین إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها. خوا فەرمانتان پێ دەکا سپاردەکان بدەن بە خەڵکی شایستەی خۆیان. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە کتابی ئەسیاسە شەرعیەدا دەڵێ ئەم ئاەتە ئەسڵە بۆ پێسپاردنی هەموو بەرپرسیارەتەکان لە دەوڵەتی ئیسلامیدا لە کۆمەڵگای موسڵماندا کە دەبێ خەڵکی شایستە ئەمانەتی حکمڕانی پێ بەسپێردرێ، چه حکمڕانی یاسادانان بێ وەکو پەرلەمانەکان و ئەنجومەی نوێنەران، چه حکمڕانی تەنفیذی بێ، چه حکمڕانی دادوەری و دەسەڵاتی قەزایی بێ، دەبێ ئەوانەی کە شایستەن ئەو کاریان پێ بەسپێردرێ. سەبارەت بە دۆخی عێراق و هەرێم مامۆستا عەلی باپیر دەڵێت عێراق پڕ کراوە لە گەندەڵی ئابووری و سیاسی و تا دێت دۆخەکەش خراپتر دەبێت، موسڵمانان دەبێت هۆشیار بن و پشتی یەکدی بگرن. لە لایەکی دیکۆی مەکە تەماشای وەزی عێراق بکەین بەگشتی و وەزی هەرێمی کوردستانیش بە تایبەت کە بەشێکە لە عێراق دەبینین کە پڕ کراوە لە زوڵم و فەساد، پڕ کراوە لە گەندەڵی، پڕ کراوە لە قۆرەخکاری، پڕ کراوە لە چینایەتی. پێکهاتەیەکی گەورەی عێراق پەراوێز خراوە کە سونەی عەرەبن، کوردیش هەر چاوی لەسەر ئەو سێ پارێزگایەتی نازانێت کە ئەو سێ پارێزگایەش بە پارێزگاکانی دیکەوە پەیوەستن، ئەگەر ئەوێت باش نەبوو ئێرەشت باش نابێت. لەوێ شەوە شیعە لە نێو خۆیاندا ناکۆکن. بارودۆخی عێراق هی ئەوە نییە هیچ مسڵمانێک تێوێ ڕابمێنێ دەستە ئەژنۆ دابنیشێ تێوێ ڕابمێنێ، بەڵکو دەبێ چاچی هیمەتی لێ بەلادا بکا و قۆڵی هیمەتی لێ هەڵماڵێ و هەوڵدا چاکسازی و پاکسازی تێدا بکە. لە بەشێکی دیکەی قسەکانی مامۆستا عەلی باپیر باسی لەوە کرد جیاوازیەکی زۆری چیناتی لە هەرێم دروست بووە، هێندێک قڕ و هێندێک پڕ، کەمینەیەکیش دەستیان بەسەر خێر و بێری وڵاتدا گرتووە و هەموو دەسەڵاتێکیان بۆ خۆیان قۆڕق کردووە. واقعەکەمان ئەوە دەیبینی پڕە لە زوڵم و فەساد و خراپە و چینایەتی و قڕ و پڕی و دەست بەسەرداگرتنی خێروبێری وڵات لەلایەن کەمینەیەکەوە. ئەمە هەر لە هەرێم وانە لە عێراقیش هەر وایە. کاتێک کە تۆ بەشداری لە هەڵبژاردندا ناکە یعنی چی؟ یعنی هەڵوێستم لێ بەرامبەر بە واقعە، یعنی من ئەندامێک نیم لەو ئەندامانەی کە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەر کامێک لە ئێوە واتە مادەم مسڵمانی چاودێری و بەرپرسیاری. مامۆستا عەلی باپیر باز لەوەش دەکات زۆرێک لەو کاندیدانەی کە قسەی باخ و بریق دەکەن و بەڵێنی گەورە دەدەن لە پەرلەماندا یەک هەنگاو نانن بە بێگەڕانەوە بۆ حیزبەکانیان، گۆڕانکاری کوا بەوانە دەکرێت. ئەو حیزبانەی کەم وڵاتیان بەڕێوە بردووە. ئەم هەرێمە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا و لەسەر ئاستی عێراقیشەوە 18 ساڵە. ئەوانەی کە کراون بێنوێنەر یان و چوونە ئەنجومەی نوێنەران چیان کردووە؟ من بخۆم 4 ساڵ لە ئەنجومەی نوێنەرانی عێراق بووم. بڕواتان بێ برا خوشکان. تاک تاک ڕەنگە خەڵک هەبێ ویژدانێکی زیندوی هەبێت، بەڵام ئیدا جەد دەلجد هەمووی تەماشا دەکات داخوا حیزبەکەی چی پێ دەڵێن. ئەوم بۆ خۆم لەمس کردووە. شتیان لێ عاسێ بۆ من تەکلیفیان لە من کردووە قسە بکەم لەگەڵ سەرۆکەکەیان لەگەڵ بەرپرسەکەیان. باشە تۆ کەسێکت ناردووە نوێنەرایەتیت بکە، بۆ دەستت بەستووە، بۆ کردوتە بە ڕۆبۆت، بۆ کردوتە بە کۆیلە، دەبێ هەموو شتێک تۆ پێی تەلقینکەی، هەموو شتێک تۆ ئیمیلای لەسەر بکەی، بۆ هەموو شتێک پرس بە تۆ بکە. ئەوە نوێنەرایەتی دەکرێت؟ مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان هیواخوازە سەرجەم هاوڵاتیان بەشداری بکەن لە پرۆسەی دەنگدان. ئەگەر ناڕازین لە دەسەڵاتی سیاسی و ئەوانەی چەندین ساڵە خەڵکی دەچەوسێنەوە هەڵبژاردن دەرفەتە و ئەرکێکیشە لەسەر تەواوی مسڵمانان، پێویستە چیدی کە ڕێگە نەدرێت بەوانەی مافی هاوڵاتیان پێشەل دەکەن و خێر و بێریان دەخۆن. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.